بەڵێ کۆتاتۆری بەرنامەی بەیانی کورسان نیوز گفتوگۆ دەکەم باس لە گرنگی فستیڤاڵی هەنار لە ڕووی ئابووریەوە دەکەین کە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت ئەلبەتە فستیڤاڵی پاییز و با بڵین هەنار و پاییزی هەڵەبجە کە ژمارەیەکی زۆر لە گەشتیار لە سەردانی کرد لە میوانان ڕویان لەم فستیڤاڵە کردووە ئەمە کاریگەری ئابووری دەبێت هەم لەسەر هەرێمی کورسان و بەتایبەتتر لەسەر هەڵەبجە ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سەرکۆ یونس کە بەڕێزیان ئابووری ناسن ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبن کاک سەرکۆستا و دەبێت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان بە شێوەیەکی گشتی گرنگی فستیڤاڵی هەنار کە ساڵانە لە هەڵەبجە بەڕێوە دەچێت لە ڕووی ئابووریەکەوە تا چەندە گرنگە و تا چەندە کاریگەری لەسەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەگشتی و هەڵەبجە بە تایبەتی بەجێ دەهێڵێت. زۆر سپاس بەنیەوە باشتر لە ڕاستیە طبعا فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە کێکە لەو چالاکیە پڕە ئینرژیانەی کەوا هەڵەبجە بەخۆی بنێ خۆشبەختانەوە ئەمڕۆ سێم ڕۆژی ساڵی داهەمینێتی کەوا بەڕێوەچێک ئەو پڕی دەگەی شانازیە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ سنووری هەڵەبجە هۆرامان و شارەزورکەوە ئەم فستیڤاڵە خۆگرێت و سەرجەم هاو نیشتمانیان و سەردانیکەران لە ناوخۆی هەرێمی کوردستان و تەنان شارەکانی ناوڕاست و باشووری عێراق و هەندێک جار میوانانی دەرەوەش یان هەڵەبجە بۆ بینینی بەرهەمی ناوخۆ بە تایبەتی بەرهەمی هەناری پارێزگای هەڵەبجەشێت خۆشبەختانە هەرێمی کوردستان لە هەنێ بابەتە تا ڕادەیە کە توانین بڵین سەرڕێژیمان هەیە بە تایبەتی لە بەرهەمە کشتوکاڵەکانە بۆ منە هەنار سێ و بابەتەکانی کە تەماتە شووتی تا ڕادەیەک ئەمانە جێگەی دڵخۆشیە بۆی کە بتوانانی هیچ نەبێ هەرێمی کوردستان لەو قۆناغی کەوا پێشتە ئامارەکان باسیێوانێک لە ساڵنەوەی پێداویستە خۆراکیەکانمان لە دەرە هەوردەیەکرێ بەڵام خۆشبەختانەوە ئێستا هەناری هەڵەبجە و شارەزور و هەورامان وەکۆڵێ بەرهەمەکەەوە زیاتر لە خواسی ناوخۆی پارێزگای هەڵەبجە و ئەتوانین بڵێن تا ڕادەیەک هەرێمی کوردستانی لەم لایەنەوە بڵێ ئەم جۆرە فستیڤاڵانە خۆتان نەزانن لە ئابووریا بەرهەم گرنگە بەڵام لە ئەوەی کەوا گرنگترە بۆ بەرهەمەوەی کەوا بەرهەمەکە چۆن ساخێنەوە بازارە بدۆزینەوە بۆ ئەو بەرهەمە جوانە ناسکە نازداری کە هەیە لە ناوچەکە تامان خۆتان نەزانن هەناری هەڵەبجە تایبەتمەندی جیاوازی هەیە یعنی هیچ هەنارێکی ئەوە هیچ گەل لە وڵاتانی جیهان تەنانەت لە هەرێمی کوردستانە هەنارمان هەیە لە ناوچەکانیەکەی کوردستانە بەڵام ناگات بە هەناری هەڵەبجە بۆی تام و ڕەنگ و جۆرەکانی ئەوکەوا خۆشبەختانە نزیکەی 11 جۆر هەنار لە پارێزگای هەڵەبجە هەیە و زیاتر نزیکەی 9000 بۆ 10000 بۆ 11000 دووەنەم زەوی شێنراوە باخی هەنار طبعا ئەمە کاریگەکە لەوایە ئەم فستیڤاڵە ڕاستە بە ناوی هەنار و پاییزی هەڵەبجەیە بەڵام کۆمەڵێک بابەتی کەیتیا خواردەمەنیەکان بە تایبەتی بابەتانی کەوا پەیوەندیدارە بە مەسەلەن بە بەرهەمی هەنار و جۆرەکانی کەەوە خواردنە کوردەواریەکان هەموو ئەمانەوە لە سەردانیکەر و گەشتیارێکە جۆرێک لە جۆرەکان ڕاستەخۆ خۆی بێتە ناو فستیڤاڵەکەەوە ئەمە توانین بڵێن تا ڕادەیەک ئەمانگەێنێتە ئەو زاراویکەوە گەشت و گاڵەکەیەوە گەشت و گوزار و کشتتوکاڵ پێکەوە بەسین هەرچەندە بەرهەمەکە ڕاستە ئەمە لە باخەکان و لێمان کردێتەوە باخەکانی نزیک هەڵەبجە سازانە بامۆکە دەڤەری نۆڕۆڵیە شارەزورە هەورامانە هەموو ئەمانە هاتوون گەشتیار و سەیدانی کە ڕاستەخۆ خۆی وەکو کڕیار یەت بەرهەمەکە ئەبینێکەوە ئەزانێ ئۆرجیناڵە و هی سنوورەکەیە باشە. کاکسەر کۆ باس دەوە کرد کە لە هەرێمی کوردستان بەشێک لە بەروبوومەکان ئێستا ڕێژن ینی زیاد لە پێویستی دانیشتوان بەرهەم دێنێت ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەندە کاریگەری دەبێت لەسەر هەم ساختکردنەوەی بەروبوومەکان و هەم ئەوەی کە کۆمپانیەکانی دیکە یاخود کۆمپانیا بیانیەکان کۆمپانیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان کار لەسەر بە پیشەسازیکردنی ئەم بەروبوومانە بکەن. خۆشبەختانە بڵێک و باسمان کرد لە هەندێک بەرهەمە سەرڕێژیمان هەیە تەمان ئەمەش کاریگەری ڕاستەخۆی لەسەرەوەیکەوە بەڵێ کەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان قۆناغێکی گەورەی تێپەڕاندووەکەوە جاران پشتبەستون و بەدەرەوە بەڵام ئەتوانین بڵێن لە هەندێک بابەتە هیواداری بابەتەکانی کە زیاتر بێت جۆرەکانی خۆراکان زیاتر بۆ بەرهەمانێکەوە بەرهەمی کشتتوکاڵین زیاتر بێت هەنگاوی باشی بڕیە و ئامانجەکانی خۆی بەدەستێناوە لە 9 ساڵی ڕابردووی ئەم فستیڤاڵەوە بەم ساڵی شەوە دەرەنجامەکان ئەومان پێڵێن بەڵێ ئەو بەرهەمەی کە لە ناوخۆی هەڵەبجە بە تایبەتی لە سنوورەکە بەرهەمێنێ ئێمە باسی هەنارکەین ساغە بێتەوە بۆ پەڕی قازانجێکی باشەوە دەستی خاوەن کێڵگە و جوتیارەکانەکەوێت ئەمە جارێکیکە و جارێکی هەنیانەدا بۆی لە ساڵانی داهاتووە گەشە بە بەرهەمەکان کواڵیتی بەرهەمەکان جۆری بەرهەمەکان زیاترکەم بۆی کەوا بتوانن ئەو کۆڵێک لە کۆڵێت تەواوی خواستی کڕیاران و بەکاربەران پڕکەنەوە لای کەشەوە تەمان گرنگە لەم حاڵەتە فستیڤاڵەکە کاریگەریە خۆتان نەزانن بازارسازی
لەم بۆم بابەتە گرنگە خۆشبەختانە لە هەڵەبجە و بەهۆی ئەو چالاکیانەی کەوا کراوە لێرە جۆرێک لە جۆرەکان بە پێی ئامارەکان باسەوە کرێت تا ئێستا 190,000 سەردانیکار بەداخۆ ناتوانین بڵێن گەشتیار بەهۆی کۆمەڵی ئاستەنگی تایبەتیەوە سەردانیکار سەردانی ئەم پارکۆم فیستیڤاڵیان کردو تەمان ئەمە جێگای ئومێدبەخشە هەردوێنێ هەڵەبجەیە وەکو ئێمە وەکو جەژن وابوو بە ئێمە ڕاستیەکەی چونکە لە ڕووی ئابووری قازانجێکی باش دەکرێت 110,000 کەس بێتە ناو پارێزگایەکی بچووک و هەرێمی کوردستانەوەکەوە ئێمە پێشتر گلەیمان لەوەیە کرد تەمان گومانی تیان نییە هەڵەبجە بە دوو ڕێگە پێشەکەوێت تەنها کەرتی کشتتوکاڵی کەرتی گەشت و گزارەکەیەتی ئەگەر ئەم دوانە هەردووکان پێکەوە دەمسکەین بتوانین پلانێکی تۆکمە هەبێ لەم پلانە گەورەتر و مهمتر بێت تەمان پێمان وایە هەڵەبجە لەو بارە ئابووری کەوا چەقبەستووە بەداخەوە توانای ئەوەی هەیە کەوا مەسەلەن گەشە بە خۆی بدات بە تایبەتی لەم دوو سێکتەرەوە. باشە کاک سەرکۆ دەگەڕێمەوە سەر ئەوەی کە ئەم جۆرە فستیڤاڵانە دەرفەت دەرەخسێنێت یاخود هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی کە لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکان و هاوکات کۆمپانیا بیانیەکانیش کە سەردانی با بڵێن فستیڤاڵی هەڵەبجە دەکەن وەگەوەی کە لە دوێنێدا بیندرا کە با بڵێن کۆنسڵخانەی سەردانی هەڵەبجەیان کردبوو بۆ فستیڤاڵەکە دەرفەت برەخسێنێت تاکو ئاڵوگۆڕی بازرگانی دروست بێت و ئەم بەرهەمانە بکرێنە پیشەسازی لە قوتونان و هەر بابەتێکی دیکە؟ یەکمانێکێک لەو ئامانجانەی کە فستیڤاڵ هەیەتیەوەیەکەوە ئەم بەرهەمەی ناخۆی خۆمان جۆرێک لە جۆرەکان بیناسیێرین بە دەرەوە بە تایبەتی بیانیەکانە خۆشبەختانە لەم فستیڤاڵی ئەم ساڵە داوتنامەیەکی باشی زۆرێک لە سەفیر و ئەو کەسانی کەوا ڕاوێژکارن لە هەرێمی کوردستانە بەتەمە ڕاوێژکاری بازرگانی ئابوورین سەردانی فستیڤاڵەکان کرد و خۆشبەختانە یەکێک لەوانە ماڵێزی چیک بوو کەوا زۆر بە گرنگیەوە مەسەڵەن باسی بابەتەی کرد هەوڵیەوەدا کەوا باسیەوەی کە کۆمپانیەکانی چیک مەسەڵەن بتوانن هەوڵیەوە بدەن بێنە ناو هەرێمی کوردستانە و جۆرێک ئەم بەرهەمە جوانەی هەرێمی کوردستان بە تایبەتی بگوێزن بۆ وڵاتانی کە ئێستا پێشەوەی کەوا بداخەڵ بم قسەم لەگەڵ سەردانیکەرێکەوە پۆڵەندی بوو لە هەولێرەوە هاتبوو زۆر سەرسڵمانی خۆی دەربڕی بە بەرهەمی هەنار وتی بەداخەوە لە پۆڵەندا لا ئێمە بە هیچ جۆرێک هەنار ناڕێ ئەوەی کە هەیە لە سوپەرمارکێتەکان و هاوردەی وڵاتانە هەنارێکی ئاوا ئەگەر بگاتە وڵاتانی وڵات ئەسکەندەناڤیا و پۆڵەندا وڵاتانە حتمما خواستێکی گرنگ و قازانجێکی باش بەدەستێنە تەبع ئەمە ئەرکەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی هەموو کار ئاسانیە بکات لە ڕێگەی فستیڤاڵەکانی کەوە لە ڕێگەی و تێچوونانی کەوە بۆی لەسەر جوتیار نەکەوێ ئەم بەرهەمە بگەێنێت دەرەوە هانی کۆمپانیەکانی دەرەوە بدا هانی کۆمپانیەکانی ناو بدا ئاسانکاریان بۆ بکە ئەم بەرهەمە جوانە ناوازەیە بگەێنێتە بازارەکانی تری جیهان بووی کەوا بتوانین یەک ناساندنیان بکەین دوو بیکەین بڕاندێکی کوردستانی هەڵەبجەیی تا ڕادەیەک بۆی بتوانین لە ئایندا لە ڕێ ئەم بەرهەمەوە داهاتێکمان دەستکەوێت چیتر ئێمە پشت بە دەرەوە نەبەستین ئەگەر بیر بێت لە ساڵانی ڕابردووە تا 2012 هەناری سووری هەناری مصری بازارەکانی هەرمی کوردستانیان یعنی جۆرێک لە جۆرەکان خنکاندەوە بەڵام خۆشبەختانە ئێستا ئەتوانین بڵێن هەناری هەڵەبجەیەکە بۆ بەجێگرەوەیکی گەورەی فراوان بۆ خواستی بەکاربەر و کڕیارانی هەرێمی کوردستان هیوادارین ئەم هەنگاوە ئەم فستیڤاڵە بێتەوەیەکەوە ئەم بەرهەمە بڕاتە دەروی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ئەو کۆمپانیا و ڕێکخراوانەیەکەوە کار لەم بابەتانە ئەکەن حکوومەتی هەرێمی کوردستان تامەل بە هەموو ئاکسانکاریەکە چونکە قۆناغی ئەومان تۆکو باسمان کە تێمان پەڕاندووە خۆشبەختانە ئێستا ناسیێنراوین جۆرێک لە جۆرەکان بەرهەممان هەیە بەڵام ئەوەی کە گرنگ بێ حکوومەت پێویستە ئاسانکاری ئەو تۆ بکە بۆی کەوا تەمە خۆتە زانێ ئەمە لەسەر جوتیار قورسە بەرهەمێک هەناردەی دەرەوە بکە ئەمە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکانە بۆی کە بتوانێت لە ڕێگەی ئەم بابەتەوە هەناری هەڵەبجە بە ناوی کوردستانەوە هەناردەی دەرەوە بکرێت لە بازارەکانی دەرەوە خواستێکی تایبەتی هەیە بێگومان لە سرێتی لەگەڵ ئەوەشە حتمما نرخێکی بەرزیشەیە چونکە ئەم هەنارە تایبەتمەندی جیاوازیە وەکو هەناری ئەمریکی هەناری سووری مسری نییە جیاوازتر لە هەنارەکانیکە. باشە کاک سەرکۆ هەڵبەتە ئەم فستیڤاڵە جگەلەوەی دەرفەت دەرەخسێنێت بۆ ئەوەی کە بەرهەمی خۆماڵی هەناری تێدا نمایش بکرێت دەرفەتی ڕەخساندووە بۆی کە چەند دەستی کارێکیش لەم با بڵێن فستیڤاڵەدا کارەکانیان نمایش بکەن و هاوکات بەرهەمی دیکەی ناوخۆی لەم فستیڤاڵەدا نمایش بکات ئەمە تا چەندە هەمە جۆری با بڵێن هەلی کار دەرەخسێنێت و تا چەندە کاریگەری دەبێت لەسەر لایەنە ئابوووریەکەی بۆ هەموو بابەتەکانی دیکە لە هەڵەبجە. خۆشبەختانە هەنار وەکو ئەڵێ پاشای فستیڤاڵەکەیە بەڵام لەگەڵ ئەوە هەموو بەرهەمە خۆراکیەکان کەوا بەدەست و مەسەلەن بە ڕنگینی خانمانی هەڵەبجە و شارەزوی هەرەمان دروستکراوە بەشێکیش لە مەسەلەن دەروی هەڵەبجە هاتوون ئەمانە هەموو بۆ خۆی کاریگەری ڕاستەوخۆ هەیە چونکە عادەتەن گەشتیار سەردانیکەر کە یەتەم شوێنانەوە خواستەکانی جیاوازە کە تێ ڕاستە بە ناوی هەنار و هاتەوە بەڵام بەرهەمی جوانی دەستڕنگینیە بینێ بەڵام لەگەڵا بەرهەمی جوانی خۆراکی خواردەمەنیەکان دەبینێ بە تایبەتی خۆراکە ئەو خواردەمەنیانەکەەوە وشکێک دێن ئەمانە خواستێکی زۆر لەسەر گوێزە بابەتەکانی کوردەواریە کو دوێنێەوە وانیکە هەیە کە حتمما هەلێکی باشی ڕەخساندوە بۆ زۆرێک لە خانمان تێبینیەکەین زۆرێک لەو کۆشکان و کابینانێکەوە هەیە لێرە
لەم حاڵەتە تێبینێکین بەشێکی زۆریان هەر هەمووی هەنار نییە هەموو بابەتەکانی کە تەنانەت زۆرێک لەو خانمانێکەوە دەستڕەنگینن لە چێشلێنانە یا پراخە بابەتەکانی کێ کوردەواریە خواستێکی زۆری لەسەر چونکە خۆتان نەزانن ئەو سەردانیکەرانی کێ نە پارێزگای هەڵەبجەوە حتمما ئەمێنەوە کەمانەوەکان حتمما پێویستیان بە ئیسلاحات و پشودان و ناخواردن هەیە لێرە بەڵێ خۆشبەختانە بەشێکی زۆری ینی فیستیڤالەکە هەلێکی کاری ڕەخساندۆ بۆ زۆرێک لە خانمان و گەنجان کەەوە بەداخەوە من لە پێشتا بەدەستی مەسەلەن بێکاریکی زۆرەمان ناڵام خۆشبەختانە ئێستا بەو پەڕی توانایانەوە بەرهەمەکانە خەنە ڕوو بۆ گەشتیاران و سەردانیکەران. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ سەرکۆیی